لە یەکەم بابەتەوە دەست پێ دەکەم کاویش پێشانگاکەیە بە بەشداری 6 هونەرمەندی ناوخۆ هەمبیانیش کراوەتەوە لە هەولێر بە ناوی هیترۆتۆپیا بە مەبەستی نیشاندانی چەند تابلۆیەکی شێوەکاری و کاری دەستی و وێنەی فۆتۆگرافیش. ڕێخەری پرۆژەکە ژەڵێت بۆ ماوەی مانگێک نمایش بەردەوامە بێت. بۆ هاوڕێیەکی باسی ڕەگی درەختێکی هەڵگەڕا و سیمی سنوورەکان دەکات کە کۆچکردن لە وڵاتی دایکەوە بۆ دەرەوە بە نایاسایی هەندێک جار نادگەێنێتە ئەو باشتەی کە کۆچبەر بیری لێ کردوتەوە و هەندێک جاریش لە نێوەی ڕێگەدا بەجێ دەمێنیت. ئەحمەد ڕێخەری پرۆژەی هیترۆتۆپیایە و چەند هونەرمەندێکی پێکەوە کۆ کردوتەوە بۆ نیشاندانی کارەکانیان. چەمکی هیترۆتۆپیا با بڵێن ناوەکەی لەوە هاتووە کە پەیوەندی هەیە بە ئەو سپەیسەی کە دەکەوێتە نێوان دوو شوێن، ئەو بۆشایی ئەو فەڕاغی دەکەوێتە نێوان دوو شوێن کاوانیش دیستۆپیا و یوتۆپیان، شوێنێکی وەکو دۆزەخ، شوێنێکی وەکو بەهەشت. کاتێک کۆچبەر لەو دیستۆپیا دەوێت بڕوا بێت ئەو یوتۆپیای کە خۆی تەسەوڕ دەکات، بەڵام لە هیترۆتۆپیایەکدا خۆی دەبینێتەوە کە هیچیان نییە، شوێنێکی ترە، ناو شوێنەیە کە لێی دەڕوا، ناو شوێنەیە کە بۆی دەڕوا. اینجا بە دیاریکراوەمە ئیشمان لەسەر ئەو پۆینتە کردووە. کارەکان بە شێوەی نیگارکێشان، بە شێوەی ئینستەڵیشن، بە شێوەی ڤیدیۆ، بە شێوەی فۆتۆ بەشدار بووم بە کارێکی تابلۆ کە سایزەکەی 5 متر بە 2 مترە بە مەوادی جۆراجۆر ئیشم کردو، بەڵام سەرکی ترینیان مادەیە کە پێوترێ شاڵی تاڵی کە ژنی کورد بەکاری هێنێ ئەیا لە سنگی کاتێککە مناڵەکەی دوای 2 ساڵ ناوێت لەوە زیاتر شیری باتێ. من ئەو بیرۆکەیم ڕەبط کرێتەوە بە کۆچی کورد کاتی ئەچنە دەرەوە بۆ ئەمریکا ئەوروپا. فۆتۆگرافەرێکیش بە مەبەستی بەدۆداچوون بۆ ئەو کوردانەی لە شەڕی چاڵدێرانی نێوان عوسمانی و سەفەویەکان بە زۆرەملێ ڕاگۆزران لە زێدی خۆیان بە 14 تابلۆ بەشداری کردووە و لە پرۆژەکەدا نمایشی دەکات و یونس دەڵێ دوژمن جوگرافیا و کللتور و جلوبەرگیشی گۆڕی بوون، تەنیا نەیتوانیوە زمانە کوردیەکەیان لێ بستێنێتەوە. من چوومە دراسم کردووە بزانم 300-400 ساڵ ژیانی ئەم کوردانە لەوێ چیان ماوەتەوە، ینی لە دابوونەریت و هەڵسوکەوت و کەلتوری کوردی چیان بۆ ماوەتەوانێ. وەکو لە پرۆژەکە دەبینن تەنانەت جلوبەرگیشیان گۆڕاوە، ینی جلوبەرگێکیان هەیە کە خۆیان وا دەزانن ئەمە جلوبەرگی کوردیە کە لە ڕاستی جلوبەرگی کوردی نییە. و دوای ئەو دراسەیە کە من کردم جلوبەرگی تورکەکانی ئازارە یا تورکەکانی ئەفشاریە. قەزم ئەم پرۆژەیە وەکو بەشێک کە پیشان بدات ئەمان وجودیان هەیە لە شوێنێک دەژین کە لە ڕاستی شوێنی خۆیان نییە، بەڵام لە هەمان کاتیش داوا لەوێ دەژین. ئەمە لەلایەک تریش ئەو دەرهاوێشتانە بەڵام زۆر گرنگەکە بڵێن لە دراسەکردنی ئەم پرۆژەیە بیدۆزمەوانێ. ئەمان ئێستا بەس کوردی قساکەن، جگە لە زمانیان هیچی تریان وەکو کوردی نەماوە. 6 هونەرمەند بەشداریان لە پێشانگەکەدا کردووە بە مەبەستی نیشاندانی کارەکانی خۆیان کە بریتین لە شێوەکاری و فۆتۆگرافەری و کاری دەستی و نیشاندانی ڤیدۆیی. بڕیاریشە بۆ ماوەی مانگێک لە هەولێر ئەم پێشانگایە بەردەوام بێت. ئازەر فاڕۆق، کوردستان 24 هەولێر. خولی ڕاهێنانی شیکردنەوەی داتا و زانیاری بۆ فەرمانبەرانی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان کراوەتەوە. ڕێکخراوی ستاتیکس بۆ پەرەپێدانی کۆمەڵگا بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی هەڵساوە بەکردنەوەی خولی ڕاهێنانی شیکردنەوەی داتا و زانیاری بۆ فەرمانبەرانی هەر سێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانیش. کردنەوەی ئەم خولە لە چوارچەوەی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بە ئەلکترۆنیکردنی کارکردن لە دامەزراوەکان. خولەکان هاوکاری فەرمانبەرانەکات بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ داتا و بە تایبەت داتا گەورەکان بکەن. ئێمە لەسەرم بابەتە وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد کردومانەتە دەرفەتێک تا میوانداری هەریەک لەو کەسانە بکەین کە بەڕێوەبەری پرۆژەکەن و زانیاری زیاتریان لێوەربگرین تایبەت بەو خولە و ڕاهێنانەی کە کراوەتەوە. هەریەک لە دکتۆر دڵشاد شاکر بۆتانی سەرۆکی ڕێکخراوی ستاتیستیکس بۆ پەرەپێدانی کۆمەڵگا و مستەفا محەممەد جافیش
ڕاهێنەر و بەڕێوەبەری پرۆژەکە میوانی بەیانی 24 زۆر بەخێر بن باز بەیانێکی باش و تەندروستێکی باشیش زۆر سپاس کاک مستەفا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم باسێکی داتامان بۆ بکە چەندێک گرنگە و ئەو داتانێ بە تایبەت کە ئەکرێ بە ئەلکترۆنی بۆ لە بواری کارگەڕیدا لە ناو هەرێمی کوردستان ئازانین جیهان بە جۆرە ئێستا پێشکەوتووە کە وەرەقە و قەڵەم یاخود کاغەز کەمترە زیاتر بۆتە داتا هاردێکی بچووکەیسێک کە ئەتوانی زۆرترین زانیاری تیا کۆ بکەیتەوە جا گرنگی ئەوە چییە؟ سرەتا دەستخۆشی لە جەنابتان دەکەم کە ئەو دەرفەتتان بەمە ڕخساند کە بتوانین زانیاریەکان بۆ هاوڵاتیان و فەرمانبەرانی حکوومەتی هەرێم زیاتر ڕوونکەینەوە جگەلەوەی کە فەرمانبەرانی کە بەشدارن لە لای ئێمە حەزم دەکرد شتێک ڕوونکەمەوە کە دکتۆر دڵشاد ئەکادیمیە مامۆستای جامیعەشە کە لەو بوارە اختصاسە حەزم کراویش تعقیب کا لەسەر ئەو پرسیارەی جەنابەت بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە مەسلەی داتا شتێکی زۆر گرنگە لە بۆ یەک دەرەجە یەک ئەمە باس دەکەین بنبڕکردنی گەندەڵی لەناو هەر حکوومەتێک بی لە حکوومەتانی دنیاە لەبەر هەندێش وڵاتە پێشکەوتوەکان ئێستا هەستیان پێ دەکەین و زۆر ڕوون و ئاشکرایە لە پێشمان کە ئەتیمادیان لەسەر داتایە بۆ کارەکانیان زۆر جار هەیەمە لە هەواڵ و لەسەر کەناڵەکانی تەلڤیزیۆنی دەبینین کە زۆر کەسەیە کە دێت سەر تەلڤیزیۆن دەرێتن وەڵاهی 3-4 هەزار پەنابەر هاتیتە ئەو وڵاتەی 3-4 هەزار کەس تووشی حاڵەتە بووە بەڵام 3-4 هەزار ئەگەر لێکی بدەیەوە هەزاریان بینە یعنی 125 تقریبیە ینی ناتوانانی شتێکی تایبەت بداتێ بێتن وڵای ژمارەیەکی ئەوەندەمان هەیە کە نەبوونی داتا لەو حالەتەی ئەو وای کردیە کە بتوانانی قسەکەی نەتوانی بە دەقیقی بە وردی بکاتن ئەوە زۆر گرنگە بنسبەتەمە داتاش بنمایەکی سرەتاییە بۆ دروستبوونی هەر ئیش و کارێک یاخود نەجاحەتینانی هەر پرۆژەیەک لە پرۆژەکانی حکوومەت و یاخود ڕێکخراو یاخود شەریکە تایبەتەکان بەڵێ کاک دڵشاد ببورە دکتۆر باشە زۆربەی کات ئێمە مشکلەوەمان هەیە کە ئامارەکان یان دروست نین یاخود ئامارمان نییە ئەمانە کێشابێت بوونی داتا یاخود ئامار وامان لێ کات کە ڕاست و دروستی لە زۆربەی بوارەکاندا بۆ ئێمە دەرکەوێت سوودی چییە زیاتر بە تایبەت لە بواری کارگێڕی لە بواری یاخود بڵین کارەکانی سەرۆکایەتی کە هەر سێ سەرۆکایەتێک کاگرێتەوە لە هەرێمی کوردستان طبعا زۆر سپاسان دەکەین پێشەچی سپاسی کەناڵی 24 دەکەین کە بەنسبەت داتا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە هەستی کردووە کە پێویستە ئێمە کارێک بکەین کە حکوومەتەکەمان هەموو وا بکەین کە بە ئەلکترۆنیکردنی حکوومەت هەموو لەم بارەیەوە ئێمە هەستمان کە وەک ڕێکخراوی ستاتستیکس بۆ پەرپێدانی کۆمەلگا کە خولێک بکەینەوە لەسەر ئاستەی بەرزکە بۆ هەر سێ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و وا بکەین کە یەکەم جار فەرمانبەرەکانی خۆمان فێر بن بۆ چونکە ئێستا کە حکوومەتی عێراقیش وە هەوڵ دەداتن شتێکی ئەوها بکاتن ئێمە بە هەمانجی لەگەر چەندین ڕێکخرا وامان کرد کە حکوومەتی عێراقیش دەورێکی ئەوهایان لۆ بکەینەوە بە پێویستمان زانی حکوومەتی هەرێمی کوردستانیش خولێکی ئەوهایان بۆ بکەینەوە لەبەر هەندێ بوونی داتا لە هەر حکوومەتێکە زۆر پێویستە ئێستا کە سەیری با بڵێن وڵاتانی ئەوڕۆپا بکە باوەڕ بکە پێشکەوتنی هەموو وڵاتەکانی ئەوێندەر تەنها داتایەکانە بۆ چونکە ئەوان ئاعتیمادن یاخود بە پشت بەستن بە داتای کۆنەوە بە داتا مێژویەکانی خۆیان ئەوان دەتوانن پلان دابڕێژن بۆ داهاتوی خۆیان ئێمەش بە هەمان شێوازە دەبی ئەمەش ئەوها بکەین حکوومەتەکەمان پێویستی بەوەیە کە کەسانێک پسپۆر هەبن ئەم کارە بکەم بۆ با بڵێن کە داتا زۆر بوو واتەوەی لێ دێتن بملیۆنەها داتا هەیە باش لەو کاتە ئێمە چ بکەین دەبێ چەند با بڵێن ئامرازێکمان هەبیتن ئەم کارمەندانە ئەمە ئەم فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆیان بە پرۆفشناڵە بکەن واتە هەر وەک بەڕێستان باستان کرد کە قەڵەم وەرەقە هەر نەمایە بە هیچ شێوازێک ئێستا کە بۆی لێ هاتووە ئەو تابلێتەی بەڕێستان کە بەکاری دێنین یاخود ئەو مۆبایلە زیرەکەی کە ئێمە بەکاری دێنین دەتوان هەر لە ڕێگە ئەم مۆبایلەوە کارەکانی خۆمان ئەنجام دێن وەڵحاصڵ ئێمە محاولەمان کردووە کە بەو ئەزمونەی کە ئێمە هەمانە تقریبا لە ماوەی 25 ساڵ تا 30 ساڵە وا بکەین
بکەین کە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەیەکی زۆر کورت ئەم زانیاریە وەرگرن بەڵام ئەمە یەکەم خۆمان نابێ بەڵکو خولی تریشمان ئینشاڵڵا دوودێت. زۆر باشە. پێم خۆش بوو دکتۆرە باسێکی ڕێکخراوەکەش بکەیت. ئێوە هەرچەندە بۆ پەرپێدانی کۆمەڵگەیە و تەمەنێکی بە ئەزمموی هەیە پلانەکانی داهاتووتان چیە بە یاخود ئەو پلانانەی کە چڕتان کردوتەوە و ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەتان چیە بێت؟ طبعا ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەمان ئەوەیە کە هەموو کۆمەڵگەوا بکەین لەلایەنی داتا و زانیاری سوودۆر بگرن ئەو یەکەم جارە. دووەمیان یارمەتی حکوومەتەکەی خۆمان بکەین پاڵپشتیان بکەین بە هەموو لایەکەوە ئەوە دوو. سێ یەکەم کارمان ئەوە بکەمە خوڵ بکەینەوە یانە دووەم هەنگاومان ئەوەیە کە ئەگە بێت و یارمەتی بدرین وەکو بڵێن تەقیمی هەموو کارەکانی هەموو وزارەتەکان بکەین. بۆ چکە ئێستا وزارەتمان هەیە زۆر باشە، وزارەتمان هەیە مامناوەندە، احتیمالە وزارەتێکمان هەیە لە شوێنێکە خەڵەلێکی هەیە هەڵەیەکی هەیە هەستی پێ ناکرێتن چۆن ئەمە ئەو هەڵانە دەستنیشان بکەین. کەواتە هەنگاوی دۆممان ئەوە دەبێتن کە محاولە بکەین کە ئەم کارە ئەنجام بدەین. هەروەها لە هەمان کاتە ئێمە محاولەمان کردووە با بڵێن چەندین توێژینەوە ئەنجام بدەین. یەک لەو توێژینانەی کە ئێمە کردومانە توێژینەوە کە لەسەر ئاوارەکان و لێ قەوماون لۆ چکە یعنی ئاوارش یەکجار زۆر هەیە لە هەرێمی کوردستان. چۆن وا بکەین ئەو ئاوارانە بگەڕێنەوە شوێنی ئەسڵەکەی خۆیان، شوێنی با بڵێن بۆ نمونە لە ئەمبارە لە سەلاحەدینە لە مووسڵە یاخود لە ئەوانەی کە لە سووریا هاتوونە. ئەمە توێژینەی هەماشە ئەنجام داوە بە هەمانجی لەگەر چەندین ڕێکخراوی عالەمی. زۆر باشە ماندوو نەبن بە هیوانەوەی کارەکانتان بەردەوامی بێت وە خزمەتی هەموو چین و توێژەکانیش بکات. بەڕێز دڵشاد بێ مۆلای ئێوە بوونی داتا لە کارگێڕیە ئەمە گرنگە و باستان کرد، بەڵام کەسانێکن پێچێت خۆیان ئەزمونێکی دوور و درێژیان هەبێ و تەمەنێکیان لە بەڕێوەبەرایەتیەکاندا دانابێت، بەڵام بەکارهێنانی ئەم ئامێرە ئەلکترۆنیەکان یاخود داتا بۆ ئەوان لەوانەیە تا ڕادێک نامۆ بێت. هەندێک جار ئەوان بە وەرەقە و قەڵەمێک یاخود بە فایلێکی گەورە ڕاهاتوون، هەرچەندە ئەزمموی ئەوان زۆر گەورەتر و پیرۆستریشە، بەڵام ئەم تێکەڵ کێشکردنە لەگەڵ نەوەیەکی نوێە ئێوە چیتان کردووە لەسەرەوە؟ پرسیارێکی زۆر جوانت کرد تەنابەت. ئەوە سڵبی ئیشی خۆمانە، ینی ئەو کارێکە ئەمە دەیکەین وەکو دکتۆریش باسی کرد ئەمە بەس یەک خول نییە بڵێن وەکو ڕۆتین کە باسی لێ دەکرێتن لە هەموو شوێنەکانی کوردستان بەڕێوە دەستن کە خولێک دەکەینەوە تەواو ئیتر ئیش خۆمان بەڕێوە برد. نەخێر ئێمە جێبەجێکردنی خول لەوەی ڕناوەسیتن کە ئەو ڕۆدەستمان پێکردێ و پاش چەند ڕۆژتر تەواو دەبین. زۆری ئیشمان لەسەر کردێ و زۆریش پێوەماندی بووینێ لە سەرەتاوە کە پلانمان بۆ داڕێژتووە و گەیشتنە ئەو خاڵی کە ئێستا جێبەجێکردنی ئەو خولەیە و بەڕێوەبردنیتی ئەوەش ئامانجە سەرچێکەشمان ئەو بابەتە بوو کە جەنابەت باست کرد. یعنی ئێستامە ناتوانین جیلێکی نوێ جەنەرەیشنێکی نوێ پێڕابگەینین کە بتوانیتن لەسەر ئەو داتا و زانیاریانە ئەو ئەپلیکیشن و ئەو تەکنۆلۆژیای نوێی لە دنیای هەیە لە جیهان هاتە بازاری و هاتە ناو هەموو بوارێکی کارکردن ناتوانین لەگەڵ تەئەقلم بکەن. ئەمە دەتوانین ئەو کەسانێک کە بە ئەزمونن ئەوە زۆر گرنگترە لایمە ئەوانەی کە بڵێن ئەمە پێ لێن خوێندەواریان هەیە لەبەر ئێستا بڵێن لە وڵاتی یابان پێشماوەیەکی احتیفالیان کرد بەوەی کە خوێندەواریان نەهێشت. خوێندەواریان نەهێشت نەک لەبەرەوەی کە دەزان بخینیان بنووسن بەڵکو نەخوێندەواری کۆمپیوتەریان نەهێشت. یعنی هەر تاکێکی یابانی ئێستا دەتوانیتن کۆمپیوتەر بەکاربێنێتن. ئەمەش ئامانجی ما ئەوەیە بە هەنگاو پایە بە پایە بەرز بینەوە بۆ ئاستی نالێن یابان بەڵکو ئەمە بڵێن ئامانجمان زۆر لەوە زیاترە هەست دەکەینکەوە توانایەک هەیە لە بەردەستمانە. جێشێکمان هەیە لە مامۆستایان وەکو دکتۆر دڵشاد و چەند بەڕێزێشتر لەگەڵمان کار دەکەن کە بتوانین ئەو زانیاریە ئەو علمێک کە پێیانە زانستی پێیانە بیگەین بەو خاوەن ئەزمونانە. ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەو پرۆژێش هەستمان کردێکەوە ئەو کەسانی ئەزمموی کارکردنیان هەیە بەڵام ئەزمموی تەکنۆلۆژیای معاسریان نییە هەجینێکی دروستکەین لە مابینی هەردوو لایەن کە بتوانن ئەوانە لە بنەما سەرەتایەکانی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا ئامادەکاریان بۆ بکەین ئامادە باشیان هەبیتن بتوانن لە پاشەوەی مەسەلەن پرۆگرامی SPSS کە ئێستا بڵێن گەرمە هەواڵە لە ناو یاخود باشترین پرۆگرامە لە پرۆگرامەکانی ئامارزانی
ئەوانیش بۆ پرۆگرامی ئاشنا بکەینەوە بتوانن لەگەڵ تەکنەلۆجیا مزاحات بکەن لە ئاسی ئەو تەکنەلۆجیای بڕۆن. بەڕاستی تەکنەلۆجیا زۆر گرنگیشە لێرە، ینی ئەو کەسێک کە بە ئەزمونە ڕاستە بەڵام کاتێکی زۆری پێویستە ئەو کاری خۆی بەڕێوە باتن و جێبەجێ بکە، بەڵام بە هەجینکردنی ئەو ئەزمونە لەگەڵ تەکنەلۆجیای ئەو زمانەی دەتوانین بە ماوەی کورت بە کەفاەیەکی زۆر بەرز ئەو ئیش و کارانیان بەڕێوە بن. جەنابیش دڵنیا دەکەمەوە کە ئەوە یەکەم خول نییە و دوا خولیش نییە. ئێمە زنجیرەیەک خولمان هەیە، پرۆژەیەک هەروە خۆمان پرۆژەیەکمان لەبەردەستە. ئەو پرۆژەیە پلانی بۆ دارەشراوە و لە داهاتوش ئینشاءالله ئەمە بە دوواداچوونیشی بۆ دەکەین. هەر دوێنێ تەلەفۆنیشم بۆ هاتووە لایەن چەند فەرمانگەیەک و دام دەستگایەکی حکوومەتی کە حەزیان دەکرد ئەو پرۆپۆزەل و ئەو پرزنتیشنەی جەناوی دکتۆریش ئەوەی لە خولەکە هەیە بۆیان بنێرین. ئێمە دڵنیامان کردنەوە بە تەلەفۆن کە ئێمە بە خۆمان دەچین بە دوواداچوونی بۆ دەکەین کە بتوان ئەو فەرمانبەرانەی بەشدار بوونە لایمە لە شوێنی خۆیان پراکتیکی بکەن، ینی ئەو شتێک کە فێری بوونە لێندەر چۆن لەسەر پرۆژەکانی خۆیان بەکاری بێنن، نەکەر ئەوەیە فێری بوو تەواوخوا حافیزی بی نەخێر ئێمە بە دوایان دەچین بۆ ماڵی خۆیان بۆ شوێنی کارکردنیان گرنگترە. ڕاستە دوایەوەی کە فێر بوون گرنگەوەی کە کاری پێ باشە. دکتۆر ئێوە ئەم خولەتان کردوتەوە، هەڵبەت پێویستی بەوابێت کە کۆنتاکتێکتان هەبێ. بۆ نمونە سیستمی بانکێکە کرێ بە داتا ئەکرێتە سەر هاردێک، ئەمە یاخود سیستمەکان کە تەواو کرا بە ئەلکترۆنی پێویستەکە کۆنتاکت هەبێت لەگەڵ بانکەکانی دیکەیە. ئێوە تا چەند توانیوتانەوەکو خودی ڕێکخراوەکەی خۆتان کۆنتاکتان هەبێت لەگەڵ ڕخراوە جیهانیەکان یاخود ئەم کارانە ئاسانکاری بکەن بۆ ئەو ناوەندە بۆ ئەو بەڕێوەبەرایەتی ئەجا ئەگەر تایبەت بێ یاخود ئەگەر سەر بە حکوومەت بێت بتوانن کۆنتاکتێکی وا بکەن هەم لە ڕێگەی ئینتەرنێتەوە داتاکان بگوێزرێتەوە هەم بتوانن پەیوەندیەکان لە ڕێگەی ئینتەرنێت و ئەلکترۆنیەوە کاری پێ بکرێت. طبعا ئەمە کۆنتاکتمان با بڵێن دەست پێ کردووە و کردومانە ژیان بۆ نمونە کۆنتاکتمان هەبوو لەگەر ڕێکخراوی جیایزێتی ئەلمانی، کۆنتاکتمان هەبوو لەگەر جێنەڤە کۆڵی فەڕەنسی، کۆنتاکتمان هەبوو لەگەر چەند ڕێکخراوەکی ئەمریکی. محاولەمان کردووە کە بە هەمەهەنگی لەگەر ئەوان وا بکەین کە داتا و زانیاری بڵاو بێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان و کارمەندەکانی باشترین شێواز کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. ینی بۆ نمونە ئێمە کاری ڕۆتینیمان زۆرە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان، چۆن وا بکەن ئەو کارە ڕۆتینیانە لە جیاتەوەی هەم ڕۆژوەرە تقریبا 3-4 ساعت بەس بۆ کار ڕۆتینیانە ئەنجام بدەیت، لە جیاتەوە بە دووسێ کلی کارەکانی خۆت ئەنجام بدەیت. ئێمە لەگەڵەوەی تێچوویەکی زۆریشی هەیە، طبعا تێچوویەکی زۆری هەیە، مادیبوونێکی زۆری هەیە، کاتێکی زۆر دەکوژی. طبعا خۆی کە تۆ داتا بەکاردێنی سێ شتمان هەیە، یەکەچیان کاتە، یەکەچیان تێچووە، یەکەچیان مادیبوونە. ئەم سێ شتە ئایا لە هەمان یعنی ئەگە بێت تۆ داتا بە شێوازێکی باش بەکاربینی ئەو سێ شتە حەسێکیان زۆر گرنگن، ئێمە دەتوانین کەمیان کەینەوە، هەم کات هەم تێچوو هەم مادیبوونی کارمەندەکان. ینی ئەمە بۆ ئەمە 3-4 ساعت لەسەر کارێکە دابنیشین هەم ڕۆژ مال علم ئەتو کۆمپیوتەرەکەت لە پێش چاویە و لە پێشە خۆت دەتوانین ئەنجامی بدەین. لە هەمان کاتە ئێمە دەتوانین بڵین ینی داتا و زانین باوەڕ بکە هەتاکو خودی تەلەڤیزۆنەکانیش بەکارێتێن. ئێستا لە خارج لە عالەمە هەر 6 مانگ جارێک هەر ساڵی جارێک هەموو تەلەڤیزۆنەکان دەبێ توێژینەوەک ئەنجام بدەن. توێژینەوەکە لۆچ ئەنجام بدەن دەبێ ئێوە وەک بۆ نمونە کەناڵی کوردستان 24 یاخود کەناڵی ڕوودا یاخود کۆناڵەکانی تر دەبێ بزان ئایا تا چەند خەڵکەکە لە ئێوە ڕازێت، تا چەند خەڵکە سەیری تەلەڤیزۆنەکەی ئێوە دەکاتن. یعنی لە هەمان کاتە یعنی باوەڕکە دکتۆرە، فیزیاییە، کیمیاییە، ئەوانەی فەرزن با بڵێن ئەوانەی زمانی عەرەبینە، زمانی کوردی، ئەوانەش هەموو داتای بەکاردێنن. یعنی واتە داتا و زانیاری لە هەموو بوارەکانی ژیانە بەکاردێتن. ئەوجار ئێمە وەک ڕێکخراوی ستاتیستیک خۆمان بە خزمەتکاری هەموو زانستەکانی تر دەزانین، بۆ چونکە ئەوان پێویستیان بە ئێمەیە کە وەکو بڵێن ڕاپرسیمان پێ دەکەن ئێمە چ بکەین، ئەو کێشەمان هەیە چۆن کێشەکەمان چارەسەر بکەین. ئێمە محاولە دەکەین لە ڕێگای ئەم داتا و زانیاریانە کێشەکانیان چارەسەر بکەین، بەڵام بڕیاردان لە دەستە خۆیان دەبێت. یعنی بۆ نمونە ئێوە کە کێشەکتان دەبیتن وەڵۆ الحەمدولیلا کوردستان 24 بینەری زۆری هەیە، بەڵام لە کاتێکە لە ساتێکە بێ بینەرەکەی خۆی زیاد کاتن یاخود بینەری کەم بێ ئێمە دێنێ ناو مۆزوع یەکە سەر کێشەکانیان چارەسەر دەکەین. وەکو ڕێکخراوێکی ڕاوێژکاریش کار. ئەکید. دکتۆر دڵشاد خۆشحاڵ بووم کەم بەیانێ میوان بوون بۆ هیوایم کە بەردەوام بن
و نمونەشتان زۆر بێ کاک مستەفا خۆشحاڵ بووم کە میوانی بیان 24 بن زۆر سپاس بۆیەوە. ئەگەر بکرێ بەڕاستی زۆر گرنگە لەلایەنمە سوپاسی چەند لایەنێک بکەین کە پاڵپشتمان بووینە لە بەڕێوەبردننی ئەو خولە بە تایبەتی ئەو خولە یەکەمیان بەڕاستی فەرمانگەی میدیا و زانیاری لە ئەنجومەنی وەزیران نووسینگەی دکتۆر جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێم جەنابی خۆی جەنابی دکتۆر جوتیار بە تایبەتیش کاک محەممەد شەهاب کە لە نووسینگەی جەنابیان ئیش دەکاتن پاڵپشتێکی زۆر باشمان بووە پشتگیری کارەکانمانی کردیە لێرەوە سوپاسی ئاراستی جەنابی دەکەم لە دەستگای خێرخوازی بارزانانی کاک موسا سەرۆکی ڕێکخرا و کاک ئەسکەندەر پاڵپشتمان بووینە و بەڵێنیان بە ئێمە داوە لە داهاتوو شەر پاڵپشتی ئێمە بن و پشتگیری مە بکەن کە لە هەموو کارەکانمان ئینشاءڵڵا سەرکەوتوو بین و بتوانین فەرمانبەرانی حکوومەتی هەرێم بگەین بە ئامانجی دیاریکراو سوپاسێکی بێپایانی دکتۆر دڵشادیش دەکەین سەرۆکی ڕێکخراو کە ئەو پرۆژەی لە ئەستۆوە گرتووە و کریتە ئەرکێکی سەرشانی خۆی کە زۆر کەسانی نالێن بەتواناتر لە ناحیە ئەکادمی بەڵکو بەتواناتر لە ناحیەی لێن مادی و معنەوی لە توانای علااقات و ئەوش هەنە بەڵام کاک دکتۆر بەڕاستی وەکو ئەرکێکی سەرشانی خۆی وەری گرتیەوە بە جددی کاری لێ دەکات بە خۆشحاڵی و کەسانی ئەوەی کە زۆر سپاس بۆ ئێوەش بە هیوان بەردەوام هەڵبەت پێشکەوتنی وڵاتی کوردستانیش بە ئەرک و ماندووبوونی هەر تاکێکێتی زۆر سپاس خۆشحاڵم دووبارە زۆر سپاس. وەکۆزانین کە ئەمڕۆ شەپۆلێکی چڕی خۆڵبارین هەرێمی کوردستان و عێراقیشی گرتوتەوە بە تایبەت لە خواروی عێراق ئەو شەپۆلە زۆر چڕە لە چەند شارێکیش داوامی خوێندنگەکان ڕاگیراوە و گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداش بە هەمان شێوە ڕاگیراوە و وەستێنراوە. ئەم خۆڵبارینە چەند کاریگەریەکی هەیە لەوانە هەستیاری پێڵووی چاوەکانە سوورە بێتەوە و تووشی خورانە بێت زۆر کەس لەم ماوەیە تووشی ئەوە بووە و هەستیاری لوت و بە تایبەت ناوپۆشی لوت سوورە بێتەوە و لوت هەست بە تەڕیە کە بێتەوەی توشبوونی هەڵکردن و هەروەها بەمەش گیرانی لوت دروستە بێت و کەسەکە تووشی تەنگە نەفەسیە بێت لە بەرەوەی هەوای پاک هەڵامژێت. فشاری خوێنبەربوون و هەوکردنی گوێچکەی ناوەڕاست زۆر جار ئەنجامی ئەم خۆڵبارینەیە کەسانێک کە لەم مودەتەیە تووشیەوە بن ئەوە ئەنجامی ئەو خۆڵبارینەیە و کە هەڵی مژیۆ بۆتەوەی زەرەر و زیان بە تەندروستی. ئەو کەسانەی تەنگە نەفەسن و ڕەبۆیان هەیە لەگەڵم خۆڵبارینە حاڵەت و نیشانەکانیان زۆر زیاترە بێت و تەندروستیان زۆر خراپترە بێت. زۆر جارە بێتە هۆی خورانی پێست و سووربوونەوەی نەخۆشی ئەکزیما. نەخۆشی ئەکزیما نەخۆشێکی پێستە کە بەهۆی خۆڵ یاخود هەندێک مادەی دیکەوە دەرکەوتەکانی زیاترە بێ و ئەو کەسە بێتاقەتەکە. کاریگەری لەسەر کۆئەندامی هەناسەدان و سیەکان دروست دەکات و کەسەکە تووشی کۆکە و پژمین و ناڕەحەتێکی زۆری شەبێت چونکە ئەو دەنگکۆڵانەی هەڵگری میکرۆب و بەکتریان لە ناو خۆڵەکەدا. و لەگەڵ هەموو ئەم هۆکارانە و دەرکەوتنی ئەم نەخۆشانە بەهۆی خۆڵبارینەکەەوە چەند ڕێگایەکە خینە ڕوو بۆی کە خۆپارێزیمان هەبێ بەرامبەر بە خۆڵبارین. یەکێک لەوانە داخستنی دەرگا و پەنجەرە و پاکردنەوەی شوێنی خۆڵبارین بەتایبەت بوو کەسانەی کە لە ماڵەوەن دیارە خۆڵبارینەکە تەسیری لە منیش کردووە لە کاتی چوونە دەرەوە دەمامک ببەسترێ ڕووپۆشی خۆت یاخود شوێنی مانەوە بکەی بە بەردەوامی دەرگا و پەنجەرە دابەخرێت و باشترە. ئەگەر بۆ حاڵەتی زۆر پێویست نەبێت مەچنە دەرەوە مەچۆرە دەرەوە. زۆر خواردنەوەی شلەمەنی بە تایبەت لە کاتی شۆفێری و چوونە دەرەوە هەوڵ بدرێت هەوای ناو ئۆتۆمبیل بکرێتەوە چونکە بەو پێی کە ئۆتۆمبیل چەند فلتەرێکی تایە خۆڵەکە ڕاستەخۆنایەتە ناو ئۆتۆمبیلەکەەوە. خواردنی میوە و سەوزە بە بەردەوامی و هەروە خاڵێکی دیکە تێکەڵ نەبوونی هاوڵاتیان و مامەڵە نەکردنیان لەگەڵ سەگ و پشیلە کە لە ئێستادا لەلایەن هاوڵاتیانە و گرنگی زۆری پێدەدرێت چونکە ئەو تۆز و خۆڵی لەگەڵ فەروی ئاژەڵەکە وەریگرتووە کێشە دروست دەکات. خاڵێکی دیکە لە کاتی بوونی هەر حاڵەتێکی نەخوازرا و هاوڵاتیان خۆیان بگەێنە نزیکترین بنکەی تەندروستی یان پەیوەندی بە تیمە تەندروستیەکانەوە بکەن.
وەکو ئاماژەشم پێکرد لەو ناوچانەی خواروی عێراق خۆڵبارینەکە زۆر چڕترە لە هەولێریش بە هەمان شێوە بزانین لە کەرکووک چۆنە بۆ مەبەستش پامنەرمان سۆران کامران وەرەگرین لەبارەی خۆڵبارین و ڕاگررتنی خوێندن لە چەند شارێکیش سۆران بانیت باش پێمان بڵێ بارودۆخی کەرکووک چۆنە لەگەڵ خۆڵبارینەکەیە. هاژە باید باش بەیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک طبعاً نیو کاژمێر بەر لە ئێستا با بڵێن لیداری کەرکووک بڕیارەوەیدا کە دەوام لە سەرجەم فەرمانگەکان ڕاگیرەوە بەهۆی خۆڵبارینەوە هەر کاژمێرێک پێش ئێستا وەزارەتی پەروەردەی عێراقیش بڕیاریدا کە بۆ پێی کە خوێندن لە کەرکووک سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقا تەنانەت خوێندنی کوردیش بڕیاریدا کە سەرجەم ئەو تاقیکردنەوانەی کە ئەمڕۆ هەن تەجیل بکرێت دوا بخرێت بۆ سبەی و ئەمڕۆ بکرێت بە پشوو و جگە لەوەش لە خوێندنی باڵاش ئەوەی کە هەبوو تعلیم عالی بڕیاریدا بە هەمان شێوە ئەمڕۆ بکرێ بە پشوو و سبەی هەر تاقیکردنەوەیە کەروانێک ئەمڕۆ هەیە بخرێتە سبەی واتە دەوامی ئەمڕۆ بخرێتە سبەی و ئەمڕۆ پشوو بێ لە سەرجەم فەرمانگەکان جگە لەوە لە زۆربەی فەرمانگەکانی کەرکووک تەنانەت ئەوانەی کە ئیتیحادی شنەوانی کە ڕاستەوخۆ لە ناوەندەوە بڕیاروەرەگرن بۆ منەوە وەزارەتی نەوت وەک وەزارەتی وەکو فەرمانگەی غاز وەکو کۆمەڵێک فەرمانگەی تایبەت وەک مەنتوجات هەموو ئەمانەیش عینەن بە هەمان شێوە بڕیاریاندا کە ئەمڕۆ پشووە کە بڕیاران لە مەرجعی خۆیان وەرگتووە بەڵام من لە هەندێک لە فەرمانگەکان ئەمڕۆ بڕیار درراوە کە لە 150 دەوام هەبێ ینی بە ڕێژەی لە 150 بۆ بەرپرسی بەشەکان و فەرمانبەران بەپی پێویست دەوام بکەن جگە لەوەش کاژمێر 12 داوام کورت کراوەتەوە بۆ کاژمێر 12 ینی سەرەتای بەیانی دەور کاژمێر 6 خۆڵبارینەکە زۆر زۆر چڕ بوو بەڵام ئێستا بیانی بۆ پێی کە بای هەیە تا ڕادەیە کەمێک خاو بۆتەوە و ڕێژەی بینین سۆران هاتوچۆی ئۆتۆمبیل چۆنە ئایا هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕووی نەداوە بینین لە هەندێک شوێن کەم بۆتەوە بۆ دا تا ئێستا هیچ ئامارێک بەردەست نییە کە چ ڕووداوێک ڕووی داوە یاخود ڕووی نەداوە بەڵام ئەوەی کە ئامارە بەردەستە نەخۆشخانەی ئازادی کەرکووک و هەروە نەخۆشخانەی جمهوری کەرکووکان دوو نەخۆشخانە دوو نەخۆشخانەی سەرچین دیارم ئێستا لە بەردەمێکە لەو نەخۆشخانانم بە پێوەی کە ئامارم وەرگرتووە هەر لە کاژمێر 6ەوە تا ئێستا زیاتر لە 20 کەس گەێنراونەتە نەخۆشخانە و پێچی ڕێژەکەشانی بە بەرداوامی کە ئێستا قساکەم بە بەرداوامی خەڵکە هێنرێ بۆ نەخۆشخانە کە تووشی تەنگە نەفەسی بوونە تووشی ئەو بوونە کە بەرگەی و جەوە ناگرن بە تایبەت کەسانی بەتەمەن و ئەو کەسانی کە بەتەمەنن و کۆرۆناشیان گرتەوەی کەم پزیشکەکان لەگەڵام قسەم کرد دەڵێ زیاتر کاریگەریە بێت لە سەریان چونکە کۆرۆنا عادەتەن تەسیری لەسەر هەناسەدان و جیهازی تەنەفسی ئینسانەیە بۆیە ئەوانەی کە توش بوونە زیاتر ئەم خۆڵبارینە کاریگەریە بێت لە سەریان بەم دیمەنانە دیارەیان هێشتا خۆڵبارین هەیە لە کەرکووک بەس ڕەنگە پێشەوەی کە ڕاستەوخۆکە بکەین زیاتر بوو خۆڵبارینەکە ئێستا پەیتا بۆ پێی کە با هەیە خۆڵبارینەکە تا ڕادەیە کەم بووەتەوە و ئەبینی ینی جموجۆڵیش ئاساییە خەڵک دێتە دەرسەر بارەوەی کە دەوام ڕایگیراوە سەرباری کە تاقیکردنەوەکان دواخراوە سەرباری هەموو ئەمانە بەڵام ئەوەی کە فەرمانگەی تەندروستی ڕایگەیاندووە لە بەیاننامەیەکی کووردا دەڵێت ئێمە هەموو فەرمانبەرەکانی خۆمان نردووەتەوە دەوام واوانەی کە پزیشکشن تەنانە تەلەفۆنیان بۆ کراوتیان ئەمڕۆ بگەڕێنەوە بۆ دەوام بۆی کە هەر حاڵەتێکی نەخوازراو هەبێت با بڵێن ئامادەکاری بۆ بکەن تەمان ئەمان لە شەوەوەی کە من ئاگادار بووم ئاگادار بوون لەوەی کە شەپۆڵێکی خۆڵبارین دێ لە کەرکووک و لە عێراق و لە زۆربەی پارێزگاکان دەگرێتەوە بۆ پێی کە ڕادەیەکی زۆر دەوروبەری دەشتاییە و هیچ پشتێنێکی سەوزایشی نییە هیچ پشتێنێکی سەوزایشی نییە بۆیە تا ڕادەیەکی زۆر ڕەنگە شەپۆڵی خۆڵبارینەکە زیاتر کاریگەری لەسەر کەرکووک هەبێت ڕاستە سۆران کامران بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە بۆ تەواوی دانیشتوانی کەرکووک سوپاس بۆ زانیاریەکانت ئەچمە بەغدا هەڵبەت لەوێ خۆڵبارینەکە زۆر زیاترە کە لە سۆشال میدیای کوردستان 24 دانرا بوو خۆڵبارینەکە زۆر لەوێ چڕترە هاوکارم شڤان جەباریم لەگەڵ دەبێت شڤان بەیانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ چەندە ئەبینم ئەوەی لای توێ تەنها خۆڵ و زەر دەچێتەوە بە هیوای تەندروستێکی باش بۆت
پێمان بڵێ ئەو خۆڵبارینە وای کردووە کە گەشتەکانی فڕۆکەوانی بوەستێنرێت و چی دیکە کراوە تا هاوڵاتیان بپارێزرێ و بڕیارەکان چییە لە بەغدا سەبارەت بەو خۆڵبارینە؟ بەڵێ سڵاو لە تۆ بانی تۆ باشتر دیارە بەگشتی ئێستا بینین کە ڕەوشێکی لەبار لە بەغدا هەیە بۆ پێیکە کەشوایەکی خراپە لە کاتژمێر چواریبانی ئەمڕۆوە ئەم شەپۆ لە خۆڵبارینە ڕووی لە بەغدا کردووە باوکات لە ماوەی دو ڕۆژی ڕابردووشدا بە بەردەوام یعنی لەلایەن با بڵێن بەڕێوەبەتی کەشتاسی عێراقەوە کە ئێمە قسەمان لەگەڵاکردن ئەوان یعنی هۆشداریان دەدا کە شەپۆلێکی تونی خۆڵبارین ڕوو لە عێراقە کات بەڵام شەپۆلەکە لە بەرەبانی ئەمڕۆ چڕ بۆ تۆ کە ئێستا مەودای بینین کورد بۆ تۆ تەنها بۆ 20 بۆ 30 مەتر کامەوای کردووە حاڵەتێکی مەترسیدار لە بەغدا دروست بێت و هەر لەو چوارچێوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بڕیاری ئەویان داوە کە خوێندن و تاقیکردنەوەکان لە یعنی تەواوی شارەکانی عێراقا ڕابگیرێت و بەتایبەت ئەمڕۆ کە قوتابیان بەتایبەت قوتابیانی سەرەتایی و ناوەندی دو ناوەندی ئێستا لە با بڵێن تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدان بۆ تاقیکردنەوەکانیش بە تەواوەتی ڕاگیراون و لەگەڵەوەشە هەر کەمێک بەر لە ئێستا وەزارەتی تەندروستی بەیاننامەیەکی بڵاو کردەوە بە یعنی هۆشدارێکی زۆری داوە تا وڵاتیان کە ئاگداری خۆیان بن هەوڵی بدەن کە لە ماڵەکانی خۆیانە نێنە دەرەوە بۆ ئەوەی کە بتوانن تەندروستی خۆیان بپارێزن و لەگەڵ ئەوەشە یعنی چەندین با بڵێن نەخۆشخانە ئامادە کراون و سەرجەم ئەو کارمەندی تەندروستانی کە ئێستا لە پشی خۆیاندان وەکو ئینزارۆک و وەکو ئەوەی کە حاڵەتێکی لە ناکاو هەیە کە داوایان لێ کراوە بگەڕێنەوە داوامی خۆیان چووکە پێچی حاڵەتی ئەختناک یاخود تەنگەنەفسی دروست بێ بەهۆی ئەم شەپۆ لە خۆڵبارینەی کە ڕووی لە بەغدا کردووە و جیاواز لە بەغداش لە بەڵێک لە پارێزگەکانی بابل واسط دیوانیە کەربەلا و نەجەف و لەگەڵ ڤیقار و تەنانەت گەشتوتە سەماوەش کە خۆڵبارانەکە لە با بڵێن حدودی سووریا و ڕووی لە ئەنبار کردەوە و دەشتەکانی ئەنبار و دوجار مووسڵیشی گرتوۆتەوە بۆی هەموو ئەمانەوەی کرد کە ئەمانە عامەی ئەنجومەنی وەزیران بڕیاری ئەو بدەن کە پشووی فەرمی لە تەواوی پارێزگاکانی عێراقا ڕابگەێنن و ئەوکات شبان بەس ئەوەنە پێم بڵێ پشووەکە تا ئەو کاتە بێت کە خۆڵبارینەکە بەردەوامە بێت یاخود دیاری کراوە بەڵام بە کورتی وەڵامم بیتەوە بۆی بزانین لە ناوچەکانی دیکەش خۆڵبارین چۆنە. بەڵێ شوەکە تاو کاتێک کە خۆڵبارینەکە کەمە بێتەوە بەڵام بۆ پێکەم لەگەڵ کەشناسی عێراقا قسم کردوان ئاماژە بۆکەن کە تا نزیکی با بڵێن دەمە ئێوارە خۆڵبارینەکە بەم شێوە بەردەوامە بێ و ئاوکات نزیکی شەو لە بەغداوە هەندێک شارەکانی عێراق وەکو ئەوەی کە ئێستا هەیە ینی پلەکاری گەرما دابەزی و باگەری زۆرەوە یعنی پێچێ نیمەبارانێک ببارێ و هاوکات ینی بۆ سبێنێ و دووسبێنێ ئەو ڕێژە خۆڵبارینێکی ئێستا بە تەواوەتی کەمە بێتەوە. سپاس شوان بۆ زانیاریەکانت ئەچمە کەلار بزانین لەوێ خۆڵبارینەکە چۆنە چونکە بێگومانە و ناوچانەی کە دەشتاییان زۆرە زیاترە هەرێمجاف لەگەڵم دەبێت هەرێم سلااو لەبێت پێم بڵێ لە کەلار جەوەکەی چۆنە هەرچەنە لای تۆ باشترە ئەوەی شوان بینیمان زۆر خەست بوو خۆڵبارینەکەی. شوان بەڵێ شۆڤان دیارە هەوای سنووری ئیداری گەرمیان بەشێوەیەکی گشتی دوو جاروت بەڵێ هاشە بەیانیت باش لە بەرەبەیانی ئەمڕۆوە شەپۆلێکی بەهێزی خۆڵبارین ناوچەی گەرمیانی بە تەواوەتی گرتووەتەوە و ئەو شەپۆلی خۆڵبارینە لە سنووری قەزاکانی کەلار کفری دەربەندیخان ینی تەواوی سنووری ئیدارەی گەرمیانی گرتووەتەوە بەچڕی و لە زۆربەی ناوچەکانیش هاتوچۆکردن پەکیان کەوتۆ بە تایبەتی لە نێوان دیالە و ئیدارەی گەرمیان هاتوچۆکردن پەکی کەوتۆ بەهۆی چڕی خۆڵبارینەکە لە سنوورخانەقین و ڕێگاکانی دەرەوەی ئیدارەی گەرمیان کە بەرەو ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق دەڕوە بە سەتان ئۆتۆمبیل من لەوێ پەیوەندیم پێوەکرا بە سەتان ئۆتۆمبیلی بار هەڵگر و ئۆتۆمبیلی گەورە و بچووک هەموو پەکیان کەوتووە هاتوچۆکردن ڕاگیراوە تەنانەت بازگەکانی شەڵێن بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ نەبێ ڕێگە نادەن هاوڵاتیان هاتوچۆ بکات تاوەکو دۆخەکە هێورتر دەبێتەوە چونکە شەپۆلی خۆڵبارینەکە زۆر زۆر چڕە لە ناوچەکەدا. باشە هەرم ئەی لە ڕووی خوێندنەوە ئەو ناوچەیە خوێندن بەردەوامەتیە یاخود لەوێش کراوە بە پشوو بۆ خوێندن بە تایبەت ئێستا کاتی امتیحاناتە.
هاژە باش گوێم لێت نەبوو ببوورە باش گوێم لێت نەبوو پرۆسی خوێندن لە سنووری پارێزگای دیالە بە تەواوەتی پەکی کەوتووە بەڵێ لە سنووری پارێزگای دیالە قەزای خورمات و پارێزگای سلاحەدین لە هەموو ئەو شوێنانە خوێندن پەکی کەوتووە بەڵام ئێستا من بینیم لە سنووری داری گەرمیان تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بۆەوەی خوێندن پەکی بکەوێ یاخۆتنا بەڵام بەڕێوەبەراتی تەندروستی گەرمیان هۆشداری داوە لەوەی کە هاوڵاتیان بۆ کاری زۆر پێویست نەبێ ئەمڕۆ لە ماڵەکانیان نێنە دەرەوە چونکە شەپۆلی خۆڵبارینی ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی دیکە زۆر بە چڕی ناوچەکەی گرتووەتەوە. ڕاستە هەرم جاف سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای تەندروستێکی باش و پارێزراویش بۆ ئێوە. کەمپێنێک بۆ داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا ڕاگەنراوە. دەستێکی داکۆکیکار بۆ نەخۆشخانەی هیوا دامەزراوە بە مەبەستی بەدەستێنانی پاڵپشتی و دروستکردنی فشار بۆ بەهاناوەچوونی نەخۆشخانەی هیوا چونکە زۆربەی کار دەزانین کە نەخۆشخانەی هیوا دەرمانی پێویستی نییە و دەرمان ئەبڕێت. دەستەکە ژمارەیەک چالاکی جیاواز ئەنجامەدات بۆ ڕاکێشانی سەرنجی گشتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەخۆشخانەی هیوا تاکە نەخۆشخانەی سنووری سلێمانیە بۆ چارەسەرکردنی تووشبوانی شێرپەنجە کە نەکات دانیشتوانی سلێمانی لە دەوروبەر و ناوچەکانی عێراقیشەوە سوودمەندن لەو نەخۆشخانێ. دەستەی داکۆکیکاران داواکەن نەخۆشخانەکە فراوان بکرێت و هەمووان هاوکار بن بۆ پاڵپشتی دارایی و دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی. دەستەکە بە ئەرکی حکوومەتی عێراقی دەزانێت هاوکاری نەخۆشخانەی هیواش بکات. ئەم دەستەیە کەسانێکن لە زۆربەی چین و توێژە جیاوازەکان دامەزراون یاخود ئەم دەستیان پێکهێناوە. ئێمە یەکێک لە ئەندامانی دەستەکە میوانی پرۆگرامی بەیانی 24 ئەویش خات و ئاڤان سدیقە کە هەموو کشێوەکار و ئەندامی دەستەی داکۆکیکار لە نەخۆشخانەی هیوایە لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش ئاڤان خان بە هیوای بەردەوامیتان لە دەستەکە و کاری باش. پێمان بڵێ بزانین دەستەکەتان لە چەند ئەندام پێکاتەوە کار و چالاکیەکانتان لە کێوە دەستی پێکرد و گەیشتوونەتە چه ئەنجامێک؟ سەرەتام کاتەی تۆش باش و سوپاس بۆ کەی 24 کە هاتووە بەدەنگ بابەتەکەمانەوە. لە ڕاستیاوە ماوەی مانگێکە دەستەی داکۆکی کار دامەزراوە تایبەت بە خەستەخانەی هیوا. ئەم دەستەیە لە مەجموعەیە کەسایەتی و چالاکوان و هونەرمەند و ڕۆژنامەنووس و کەسانی شارەزا کە پسپۆڕیان هەیە لە بواری یاسایە لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان بەیەکەوە کارەکان ئەمانەوێ بەیەکەوە فشارێکی مەدەنی دروست بکەین بۆ ئەو یعنی دەنگێکی دەستە جەمعی دروستکەین بۆ ئەو پرسانەی کە پەیوەندی بە کێشە کۆمەڵایەتی و بابەتە گشتیەکانەوە هەیە. بەڵێ بەڵێ باسیۆتان کرد کە فشارێک دروست بکرێت بۆ ئەوەی کە هاوکاری نەخۆشخانەی هیوا بکرێت. نەخۆشخانەی هیوا تەنها پێویستی بە دەرمانە یاخود چی دیکەیە بەڕێستان وەکو ئەندامێکی دەستەکە ئەو کەم و کوڕیا یاخود ئەو گرفتانێکی هەیە لە نەخۆشخانەی هیوا هەڵبەت لە بیری نەکەین خزمەتێکی زۆر زۆریش هەیە بەڵام کەم و کوڕی و گرفتەکان زیاتر چییە؟ لە ڕاستیا کەم و کوڕی و گرفتەکان زۆر زۆرن. ئێمە دوای بە دوواداچوونەکانمان لەگەڵ خەستەخانەکەیە لەگەڵ بەڕێوەبەری خەستەخانەکە و دوکتۆرەکان و خۆمان سەردانی خەستەخانەکەمان کردووە. هەموو ئەو پێداویستیانە لە یادداشتنامەیەکە کۆمان کردوتەوە کە خۆی بینێتەوە لە چەندی مشکلی هەیە. یەکێک لە مشکلەکان دەرمانە کە پێویستە بە حکوومەتی عێراقیەوە. حکوومەتی عێراقی لە سەدا دوانزەی داو دەرمان ئەنێرێ وەکو هەموو محافەزەکانی کە مامەڵە لەگەڵ سلێمانیە یا لەگەڵ خەستەخانەی هیوایە ئەکار ڕاستتر بڵێم کە ئەم لە سەدا دوانزەیە بۆ سلێمانیان بۆ خەستەخانەی هیوا کە تەختیەی هەموو نەخۆشانی نەخۆشی شێرپەنجە هی هەموو عێراق دەکات ناکرێ مامەڵی لە سەدا دوانزەی لەگەڵا بکرێت. جگەلەوە هەنێک کێشەی تریان هەیە لەوەی کە ئەو دەرمانانەی کە لە بەغداوەیەت
ڕنگ هەیە هەمووی ضرور نەبێ بۆ خەستەخانە بەپێی پێداویستیەکانی خەستەخانەکە نیە ینی ئەو کۆنتاکتەی لە بینی خەستەخانە و حکوومەتی عێراقیە پێویستە هەبێ لەسەر داواکاریەکان و پێداویستیەکانی خەستەخانە نەک مامەڵەی ژمارە لەگەڵی بکرێن و ڕۆژانە نەخۆشخانەی هیوا نەخۆشی زیاتر یعنی شایانی باسە کە باسی ئەوە بکەین ڕۆژانە 15 نەخۆشی تازە داخل ئەکرێ یعنی تۆ لە 12 دەرمانی بۆ ئەنێری ڕێژەکە بە بەردەوامی لە زیاد بوونایە ئەمە بەشێک لە کێشەکانە کێشەی تریان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لە ساڵی 2012 پرۆژە یاسایەک تەزیق کراوە بۆ بودجەی خەستەخانەی هیوا سنووقێکی هەیە ئەم سنووقەش وەکو ینی بە تەواوەتی بە دروستی مامەڵە لەگەڵ بابەتەکەیان ناکرێنی پارێ سنووقەکە بە تەواوەتی هەمووی بۆ خەستەخانەکە بەکارنایە لەم حاڵەیە کە ئێستا بۆ نمونە مشکلەی نەبوونی موچە و ئەمانە هەیە دەستکاری سنووقەکە کراوە بەپێی ئەو زانیاریانە و کە دەستمان کەوتووە ئەمە لایەکی تریشی کارمەندە ینی پێویستی بە کارمەند هەیە پێویستی بە ستاف هەیە لە ڕاستیە ستافێکی زۆر شارەزا و پسپۆر لە خەستەخانەی هیوایە کارەکەن بیرمان نەچێ ئەمانە خۆبەخشیانتیایە ئەو خۆبەخشیانە پێویستیان بەوە هەیە کە دابمەزرێن ئەمەش لایەکی کەی کێشەکانە و نەکرد ئەمان دابمەزرێن لەبەرەوەی بڵێن پێداویستی خەستەخانەکە ئاماری بەرزبوونەوەی ڕێژەی شەرپەنجە لە کوردستانە ڕۆکەنە خەستەخانەکە بەرزە پێویستی بە کارمەندی زیاتر و ستافی زیاتر هەیە کەین بکرێت یعنی لە چەند لایەنێکەوەی کێشەکان تەنها حکوومەتی عێراق نیە بەشێکی حکوومەتی هەرێم معنیە بە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی و بەشێکی لە حکوومەتی عێراق بڵێ باشە ئاڤان خان ڕاستە نەخۆشخانەی هیوا لۆدێکی زۆری لەسرە لە بەرۆی لە هەموو ناوچەکانی عێراقەوە ڕووی تێگەن جگە لە سلێمانی هەڵبەت ئەو قورساییە زۆرەش لە بیری نەکەین بەشێکی خۆبەخشانن ئایا ئەوان تا چەند کاراسان بوون یاخود لە کەمکردنەوەی گرفتەکاندا هاوکار بوون مەبەست لە خۆبەخشەکانە هەم خۆبەخش لە ناو نەخۆشخانەکە کارمەندانی خۆبەخش کە بەشێکی زۆر خۆبەخشن هەم لە ئەو ستافەی کە خواردن ئامادەکەن و هەم لە پەرستارەکان هەم لە ئەو خوێنکارانەی کە بە خۆبەخشانە لەوێ خزمەتی نەخۆشەکانەکەن ئەمانە تا چەند هاوکار بوون لە کەمی کارمەند لە گرفتە گشتیەکانی ناو نەخۆشخانەکە جگە لە دەرمان لە ڕاستیە کە سەردانی ئەوێ ئەەکەی خەستەخانەی هیواکەیت و ئەو خۆبەخشانە ئەبینی یا تەواوی ستافەکە و دکتۆرەکان ئەبینی بەڕاستی ئومێدێکی زۆر گەورە پێیاکەی لەسەر ئەوەی کە مرۆڤایەتی هێشتا شتی چەنێ جوانی تیاماوە کە ئەو دکتۆرانەیە ئەو نەخۆشخانەیە و ئەو کارمەندە خۆبەخشانە چەندێک بە گەرمی و بە جوانی و بە مرۆڤانە مامەڵە لەگەڵ نەخۆشەکانەکەن بەڵام ئەمە ئەبێت تەقدیر بکرێن لە ڕاستیە یعنی ئینسانیش تاقەیەکی هەیە ینی پێداویستی هەیە پێویستی بە موچێ پێویستی بەوە هەیە پشگیری بکرێ پێویستی بەوە هەیە تەشجیع بکرێ ئەمە جگە لەوەی یعنی کە تۆ ئەبینی هەموو شتێکی باش کە ئەکرێ پێویستی بە دەستخۆشی هەیە بۆ ئەوی بەردەوامی هەبێ باشە ئاڤان خان ئەگەر کوڕیان نییە بەڵام پێویستیان بە ستافی زۆرتر و پشگیری دارایی زیاترە بڵێ ڕاستە خات و ئاڤان ئەگەر پێمان بڵێ ئایا دەستەکەی ئێوە کارەکانی کە کردوێتی وەکو پێشتریش و پرسیارم کرد ئەوەی دابینتان کردووە لەلایەن ئەم دەستەیەوە چییە و پلانەکانی دیکەتان چییە تەنها داکۆکی کارن یاخود ئەنجامیش یاخود ئەنجامێک وەرەگرن بۆ ئەو گرفتانەی کە هەیە لە ڕاستیە دەستەکەی ئێمە دەستەیەکی داکۆکی کارە ئێمە کۆمەک کۆناکەینەوە بۆ خەستەخانەی هیوا کۆمەکی مادی و دارایی کۆناکەینەوە لەگەڵ ئەوە شاد چەندین کەس پەیوەندیان پێوە کردوین لە دەوڵەمەند و خێرخواز و ئەمانە کە یارمەتی خەستەخانەی هیوابن بە خۆشحاڵیەوە بۆچینە بەڵام ئێمە تەنیا دەستەکەمان پەیوەندی بۆ دروستەکە یعنی ڕێو شوێنەکەی پیشانەیە لەگەڵ نەخۆشخانەکەی ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەمڕۆ 16:05 سعات 4
عسر دەسەکەین بە دەستەکەین بە چالاکیەکەمان لە داکۆکیکردن ئەوش خێمەیەکمان داناوە لە حوشەی پشتەوە چاوەڕێ ئەوە هەین کە خەڵکێکی زۆر بەتەنگمانەوە بێن خەڵکێکی زۆر بەتەنگ خەستەخانەی هیواوە بێن خەڵک ئەم خەمە بە خەمی خۆی بزانێ ئەمڕۆ ئەوانە نەخۆشن سبێنێ کە سوکاری هەمومان تووشی ئەو نەخۆشیە ئەبین شتەکە سەرەتا معنەویە بەڵام ئێمە ئەمانەوێ فشار دروستکەین چونکە خەڵکەکە خەمەکە بە خەمی خۆی بزانێ فشار لەسەر دەسەڵات دروستکەین دەسەڵاتی معنی بەو بابەتە وەکو باسم کردە داشتنامەیەکمان ئامادە کردو ئەو یاداشتنامەیە سێ نوسخەی لێ کری یەکێکیان ئەدرێ بە حکوومەتی پەرلەمانی عێراق و یەکێکیان بۆ پەرلەمانی کوردستانە یعنی هەرێکە حەسەب ئەوەی ئەو کێشانە کە معنیە بە وەزارەتە لەگەڵەوە WHO-مان ئاگادار کردوێتەوە کە لە داهاتووە ڕێکخراوی سەحەی عالەمی ئەهێنینە سەرخەت بۆ ئەم بابەتە و ئەو ئەم ئێوارەیە واژۆ وەرەگرین جگەلەوە واژۆی خەڵک وەرەگرین بۆ ئەو بابەتە بۆ ئەو پشتگیریە چەندین چالاکی تر ئەبێ دوو مێزگردمان ئەبێ کە باس لە کێشەکانی خەستەخانەی هیوا ئەکەن چەندین کەسایەتی و هونەرمەند بانگێش کراون بۆ ئەوێ وەجگەلەوە ئەوەشی کە زۆر گرنگە من لێرەیە باسی بکەم هەر لە مێزگردەکەیە بەشێکمان بۆ ئەوە ئەبێ ئەو دەربارەی بۆچی ئامارەکانی نەخۆشی شێرپەنجە لە بەرزبوونەوەیان بە دوواداچوون کراوە لە ڕاستیە حەزەکەم ئەم شتە باس بکەم کە ئەو کارگانەی کە دروست دەکرێن فلتەریان نییە چەندین چالاکی ئەکرێ سەرەتا ئەمە ئەکەین و بەڵام لەمەیە واز ناهێنین بەردەوام ئەبین بۆ بە دوواداچوونی ئەو یاداشتنامەیە بزانین تا چەند جێبەجێ ئەکرێ و فشاری زیاتری شەکەین لە داهاتوە خاتو ئاڤان سدیق شێوە کار و ئەندامی دەستەی داکۆکی کار لە نەخۆشخانەی هیوا بە هیوان کە چارەسەری باش هەبێت بۆ تووشبووان وەخوای گەورە ئینشاءالله شفای هەموو تووشبووان بدات و بەردەوامیش بۆ ئێوە سپاس. بابەتێکی دیکەمان هەیە ئەویش باسی واکەین کە کۆچی ماسیەکانی دەریای وان بەهۆی ئاوی شیرینی ڕووبارەکە دەستی پێکردووە. لە ڕێگەی کۆچدا هەوڵەکانی قاز و خوڵنگ بۆ گرتنی ماسیەکان وەک فیلمێکی دۆکمەنتەری تەماشایەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە ئەچن سەیریەکەن ئەو سەرنجەیەنە ئەو دیمەنە جوانانە و ئەم ساڵیش لە ناوچەی دەریای ڕەش گوندەکانی ترابزۆن و تیمەکانی هەڵپەرکێ سەردانی ناوچەکەیان کردووە بوونە هاوبەشی ئاهەنگ و دانسی ماسیەکانیش. کۆچە ماسیان ji ava soda û şor ya derya Wanê ber bi ava şîrîn ya rûbarên derdor dest pê kiriye. Salane milyonan masî ji bo danîna hêkan û çêbûna masiyên biçûk koç dikin. Li ser rêya koça masiyan wênegir ketine derdê girtina wêneyan qaz û quling jî ketine derdê girtina masiyan ku wek belge fîlmên zindî tên temaşa kirin. Ev çerx salane dîmenên cûr bi cûr nîşan didin. Bu yıl havaların soğuk olması sebebiyle İnci Kefali'nin kutsal İsal ji ber sarbûna hawayê koça pîroziya masiyan direng dest pê kir. Em hejmarek wênegirin navçeyê ji bo wergirtina dîmenan hatine vê derê. Ev cûra masê çinê di nav deriya Wanê de hene. Masên kevalî astengên derdkevine pêş weke dansê derbas dikin. Em jî wêneyên ev bûyera siruştî digirin. göç ediyor ve yumurtalarını bırakıyor. Temaşakirina koça masiyan sînorên Wan û Bakurê Kurdistanê derbas kiriye. Bi pêşengiya Komera Sürmene ya Trabzonê komek ciwan di çarçoveya projeya Pira Dilan de tevî kemançeyên xwe horon gihandin. Horon oynayarak eşlik etmeye geldik İnci Kefali göçüne. Em bi horona xwebûn hevbeşên masiyan, horona me dansa wan têkhelî hev bûn. Ji xwe me masiyên kefaliyên Wanê û hemsiyên derya reş kirin bira. Hêvî dike em careke din werin vê derê.
کوچا ماسیان دریاوانه جبو بردان هیکان هر سال 15 نیسان دست پیدا که ماسی پشتی دمکی هیکن خواه بردن ناوا آوا شیرین یا روباران به 15 ترمیره ماسیان بچوک و مزن جاره کدن به هفره بره خودن ناوا دریاوانه و اف چرخ سالانه به دیمن رنگین دوباره دوباره تەواوی بەرگەو بابەتەکانیان بەیانی 24 پێشکەشکردن سوپاس بینەر و بیسەر بوون.